ئەمە بازارێکی حەڵاڵە لە ئەستانی ڤێرجینیا و کڕیاران بۆ کڕینی پێداویستی و گۆشتی حەڵاڵ ڕووی تێدەکەن. سەمیر بە ڕەچەڵک ئەردەنی دەڵێت مەسەلەکە پەیوەندی بە ئاینەوە هەیە و خواردنی گۆشتی حەڵاڵمان لاپەسەندترە. خاتوو شەیمایی پاکستانی دەڵێت منداڵەکانم وەک من گۆشتی حەڵاڵ دەخۆن بەڵام هاوسەرەکەم بە پێچەوانەوە. بەهۆی زیادبوونی ژماری مسلمانان لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا داواکاری لەسەر گۆشتی حەڵاڵ لە زیادبووندایە. کۆمپانیایە کە لێکۆڵینەوە لەسەر فرۆشتنی گۆشتی حەڵاڵ لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکات دەڵێت چەندان هۆکار هەن بۆ زیادبوونی داواکاری لەسەر گۆشتی حەڵاڵ. خواردنی گۆشتی حەڵاڵ ڕووی لە هەڵکشانە، ئەمەش بەهۆی ئەوەی ژماری دانیشتوانی موسڵمان لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە زیادبووندایە کە 5,800,000 کەسە، بەڵام کەسانی دیکەش هەن کە موسڵمان نین و ئەوانیش گۆشتی حەڵاڵ دەخۆن. هاوکات ئەسەدوڵڵای قەساب لەم بازارە دەڵێت هاوڵاتیانی ئەمریکایی لێرە حەزیان لە گۆشتی حەڵاڵە بەتایبەت گۆشتی کار و بەرخ.